دێکو ئەم ئاسارە خامەنشیانە وەڵا ئەسکەندەری مەخدومی هات گشتی سووتان بابام ئەسکەندەرە مەخدومیە چه حەفیەک و تۆ یەک لاپەڕە یەک ئەوەی دەسی کتی و لە ماڵی کەسێکا دەچێنەوە لەم پانتای ئیمپراتوریەتە پڕ عەزەمەت هەیە خامەنشیانە لاپەڕەیە کتی و دەچێنەوە وەڵا ئەوە عومەر بنی خەتاب دەستوری دا کتابخانەی تیسفون بسووتێنن دێکوا ئەم دینە گەورە عەزەمەتە زەردەشتیەت کوا یەک لاپەڕە لەم زەردەشتە پەدەر سوختەتە بێرە کە مەربوطە بە دەورانە ساسانیان یەک لاپەڕە کافیە مەقبوڵکەین زەردەشت هەست کە تەیوە زەردەشتیشەش ئێمە زەردەشتی یەک لاپەڕە تۆ بێرە نەمەوجودە نییە موجود دێمە چۆن زەردەشتی وەڵا جەماعەتی چوونە کەوتکیانی زەردەشتیژ و ئێمە ئەم گشتە ئەتلاعاتە تاریخیە لە کەیەوە تێبوو بەسەر نسیمان لە 100 ساڵە گەزەشتە ئشراشتان پێیەکەن سەمەرەکە ئێوە تۆشی سەمەرەکە ئەوەسە حکوومەتە حەلیمێژێ وەڵا خوا هەڵی ناگرێ ئێرانیەکان 2500 ساڵە دەوڵەتیان هەسوو ئێران زەڵحیزە و دەوڵەتی هەسووەوە چی بکەین نەتیجەکەی بێت و چی نەتیجەکەی وەسە کاورایەکی سلێمانەی ئەمڕۆ لە تارهانیە زیاتر دڵی ئەسووتێ بۆ کشوەری بەناوی ئێران حەزی پێکەوە خۆی بە ئێرانی ئەزان و نەتیجەکەی وەسە کاوراشێتەکەی هەولێر بەناوە فەرهاد پاڵێشی من ئێران نەتیجەکەی وەسە لە دانشگاکانە سلێمانی دانشگاکانە هەولێر تەبلیغ ئێرانی بوونەکە نەتیجەکەی ئەوەسە وا یاروانی قەندیل زاغروس بازی ئەکەن و ئەهورا بازی ئەکەن و شیعە بازی ئەکەن لەوێ نەخوارەوەیە دەیعنی ئەمانە کارە جوونەکە نییە ئەی چۆن تەشەیع عەینە مەسیحیەتە ئەی چۆن جوانزە ئیمان دوانزە حەواریە مەسیح ئەی چۆن نەوشتی کۆمیکلیانە مەسیحیەتە ئەمە دینە مەذهب نییە دینە تەشەیع دینە و دینە سیاسیەوە کار نەسبەت ئەمانە مهمن کە مەردەم ئێمە بیزانێت مهمە چون ئەم مەردمی ئێمە هەر بەمانە فاسد کریا بێ ناتوانێ بڕیار بە ناتوانێت دەست ناتوانێت دروست خەڵسو بەوتکە تۆ چۆن مقدمەیەم کتێوتە نەخوێن دەسۆ کاورایژی من هیچ سەنەدێکم نییە تەمامێم تاریخانە بەر ئەساسە حەدس و گومانن چۆن ئێوە ئەمە بە عنوانە کتاوە تاریخی و عیلمی قبوڵ ئەکەن بەڵام کوردیەتێکە ئێمە لە ئەعماق دەروون خۆمانەوە پێگەیگین و بەحسیەکەین لە حەیات خۆمانە خەریکین بەحسیەکەین واقعیەتی نییە و لە تۆڕەهاتە یەهود نووسیاگێ بۆ تۆ واقعیەتی هەست شناسنامەیە باوکیە تۆز ئەوە تۆژێ تۆکێ باوکە تۆز ئەمە سەب دەردەکە و ئالە ئەگرابووی حەکی لەم کۆمەڵگای من ناڕواتە بەرەوە خۆ سوعال کە لە خۆم دەی باشە ئەم گشتە جەعلە بۆ کەوتانە بۆ دەوڵەتی وەکو تورکیە وەکو عێراق وەکو ئێران وەکو سووریان بۆ ئێمە دروست کردگە بۆ دروستیان کرد سوعال بۆ ئەم کوردە مەوجود نییە ناگەهان لە 100 ساڵە پێشەوە بە سوورەتە حرەکەتایە موسەلحانە بەحسی دەکەن شو سوال كي الأخوة تابفاني داستان چۆن ئەم مەردمی تۆ بێکەرامەت کردیابن